دەربارەی دروستکردنی مزگەفتی پێشان هەمووی بەرد و قوڕ و لگبوون و شتی ئەوهانە بووە، نیرگە بووە، دار بووە، دار هەبوو عمری مچینە 500 سال بوو کە لە عەفتاونۆ لە پاییزی عەفتاونۆ کە تێکیاندا. یەک خانیە گچکۆکەشی هەبوو، خانیە مەلایان دەگوتێ، عوزرەشی دیش لەو لای بوو، ئەوە عوزرێ فەقەیان بوو کە لێ دەمانەوە دەنووسن. لە زۆرش بە هەمان شێوە لێف هەبوو، جاجم هەبوو، کاتیەوە بوو بەتانی وشتانە نەبوون. لەو کەسەی کە ڕێبوار با بما باوە چ جێنەبان دەچوو لە مزگەفتێ لە خۆ دەماوە. مەسەلەی پێویستی و ئەوەکانیش ئاودەست و شتێوهانش لە خوارێ بوون. ئاویشی لە ساڵی 1956 ئێستاگەر چاو دەمە ئێرە دەزانم بەوە ئەبزانم 850 دینار بووە، زانە 953 دینار بووە. سەید تالیبی شەقراوێ بە قۆنتراتی گرتۆ ئاوی لە ئاشێ سپی کلچێ شاخی هینا لۆ مزگەفتێ، بۆرگەشی 2 ئینجی بوو. ئەو بۆڕێکە بە بۆڕی ئاسن 2 ئینج هات لۆ مزگەفتێ، عەوزەکی گەورەشیان کرد بوو. ئیدی خەڵکی کۆڕەش دەیتوانی زۆر ئیستفادا لێ بکە بە شەو و بە ڕۆژ بە هەموو شتێک. بنەوانیشی جۆگەی ئاشێ سپی بوو لە عوجرانێ ڕادەهات. ئەو ئاوەلەیە کە برنتر بوو لە کۆڕێ دەیکێشا، ئەگەر جێکی لە دەرێژ با زستانان بیبەست با بیتەقیبا. نەجیمی عەبدوڵاغای زۆر جوان دەیتوانی چوپی تایە ترمبێلی لیزی بکەن و ببەستنەوە. ئەوە هەتا ساڵی 1970 مەشروعی ئاوێ بۆڕیە پلاستیک بە 6 ئینجی لە عوجرانێ هاتە کۆڕێ. هەتا ساڵی 1985 2 بیریدی لێدران لۆ کۆڕێ. ئەو ئیستفادە لەو ئاوەی دەکرا، هەتا زیاتریش وەڵا هەتا 2000ەکانیش دەتوانی ئیستفادە لەو ئاوەی بکەن کە بەبێ هیچ مەچینەک و غەتاسەکی دەهات لۆ کۆڕێ. دەربارەی مەسەلەی ئەو شێوەی بیناکەی پێشان سەردەمی خانزادە خان و مام هەندوو لەو ئەو هابوو، لەسەر نیرگان ڕاوەستا بوو، قوڕ بوو، دار بوو. بەرز لە ساڵی عەفتاونۆ کە تێکچوو ئیدی بۆ هۆڵێکی گەورە لۆ غوت بەخوێندنەوە و شتی تەقریبا تا 300 کەسی زیاتر دەگرت. ئیدی 2 غورفەی دی هەبوو لۆ مامۆستای و لۆ فەقەیان. ئەوانە ئاوێ خۆشی هەبوو، ئاوێ مەشروعیشی هەبوو و ئێستاش هەیتی و ئەو دیزاینە ئێستاش کە هەیە، ئەو نەخشە سازیە کە ئێستاش هەیە، دیزایانی عنی نەخشە سازی بە هەمان شێوەی پێشان کرا، بەلام زۆر بەرفراوانتر و جوانتر و ئەوەترە. غورفەی فەقەیان کە تەسەر قەراتێ ساتقاغەی لە کۆڕێ.